تا ئێستا پۆستەکانی پارێزگای هەولێر لە گفتوگۆی نێوان پارت و لایەنە سیاسیەکان یەکلایی نەبووتەوە. لایەنەکانش چاوەڕوانی پارتی دیموکراتی کوردستان دەکەن بۆی وەڵامیان بداتەوە. هەرچەندە فراکسیۆنی سەوز دەڵێت لە ماوەی ڕابردوودا پارتی وەڵامی داینەتەوە ئەوەیان پێ ڕاگەیاندوین کە ناتوانن ئەو پۆستانە کە ئێسحاقی یەکێتین پێمان بدەن. فراکسیۆنی گۆڕانش دەڵێت لە ئێستادا پارتی بەتەنھا خۆی حوکمڕانی شاری هەولێر دەکات و هەموو پۆستە باڵەکان لای ئەوانە. ئێمە تەمان لە دوایین کۆبنەوە لە نێوان وەفدی مفاوەزی ئێمە و پارتیە کە لە چاری نۆوە کراوە لە 12 مانگ ئێمە وەڵام ماوەگرتەوە کە ناتوان داواکاریەکانی ئێمە ڕەچاو بکریان جێبەجێ بکرێ بۆیە دەتوانم برێم مفاوەزاتی نێوان هەردوو لامان بە تایبەتی لە وەفدە مفاوەزەی مەحەلیە کە هەما بوو بە بنبەست گەیشت. ئێستا چاوەڕێی ئەو کۆبنەوەی مەکتەبی سیاسی هەردوو لامان کە کرا بوو چاوەڕێی نەتیجە ئەو کۆبنەوەی دەکەن پێمان لێ ئەم بابەتە باس کراوە. بەڵام ئەوانە تاکو ئێستا وەڵامی داواکاریەکانی ئێمەیان یەکلایی نەکردوێتەوە. چاوەڕوانی ئەوانین هەموو جونگەکانی دەسەڵات ئێستا لە دەست ئەوانە، ئەوان هەولێر بەڕێوە دەبەن، دەسەڵات لە دەست ئەوانە. ئێمە چاوەڕێی ئەوان دەکەین کەەوە وەڵام ئەمدەنەوە بۆ دابشکردنی پۆستەکان بەپێی ئیستحقاقی هەڵبژاردن ئێمە داوای زیاتر ناکەین. هەرچەندە تا ئێستا پۆستە باڵەکانی ئەنجومەنی پارێزگای هەولێر یەکلایی نەبووتەوە، بەڵام ئەنجومەنی پارێزگای هەولێر کاری خۆی دەکات و لە دوایین کۆبنەوەشیدا بڕیاری سەرکردنی ئەنجومەنی شارەوانی هەولێریدا کە بە وتەی ئەوان کاری ئەو ئەنجومەنە لە ئێستادا ناقانونیە. لە 2001 تا ئێستا کە ئەنجومەنانە کاری خۆیان دەکەن، بۆیەش ناکرێت ئێستا ئەنجومەنێکی هەڵبژێردراوی وەکو ئەنجومەنی پارێزگا کە ئەنجومەنێکی شەرعیە و هەڵبژێردراوی خەڵکە کارەکانی خۆی بکات و لەناو ئەم ئەنجومەنەشدا لەم سنوورەدا ئەنجومەنێشتر هەبیتن و کە زۆر لە مێژە شەرعەتی لەدەستداوە. بۆ ئێمە باسی ئەم بابەتەمان کردو و بە تێگرای دەنجیان برادران و ئەندامانی ئەنجومەن بڕیار ئەوە دراکەوە نووسراوەک ئاراستەی شوێنی مەبەست بکردن و کارەکانیان سەر بکرێ. لە ماوەی ڕابردوودا پارتێکی دیاری نێو ئەنجومەن پۆستەکانی بۆ خۆی یەکلایی کردەوە بە شێوەیەکی تاکڕەوانە و دواتر دەستی کرد بە گفتوگۆکان بۆ ئەوەی لایەنەکانی تریش بەشداری پێ بکات. بەڵام تا ئێستا نەیتوانیوە قەناعەت بە لایەنەکان بکات و لایەنەکانش داوای ئیستحقاقی خۆیان دەکەن. تا دێشتی سەر و سەمەرە لە دابشکردنی پۆستەکانی ئەنجومەنی پارێزگای هەولێردا ڕوودەدات. ئەوە تا دەبینی فراکسیۆنێک بە نزیکەی 90,000 دەنگەوە بۆ بەتەنھا خاوەن دوو لیژنە. لە هەمان کاتە فراکسیۆنێکی تر بە نزیکەی 4,000 دەنگەوە ئەویش بۆ بە خاوەن دوو لیژنە. ئەمەش لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوودا فراکسیۆنێکی دیاری نێو ئەنجومەن پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای بۆ خۆی قۆڕق کرد. سیرۆ حوسێن، کوردسات نیوز، هەولێر.